کاک نەوزاد سوپاس بۆ ئامادەبوونت. هەر بەو پرسیارە دەست پێ دەکەم، ئایا ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت کاریگەری دەبێت لەسەر کۆدەنگی نوێنەرانی کورد لە بەغدا؟ بەداخەوە بێگومان کاریگەری هەبووە، بە تایبەتی لەو ڕۆوە ئەم جارە لە گەڕانەوەمان بۆ بەغدا و حستمان پێکرد ناو و ناوبانجی کورد و مووقیفی ئێمە لە بەرامبەر لیستە جیاوازەکانی تر لە بەرامبەر برا عەرەبەکانمان کە مووقیفی ئێمە زۆر لاواز بووە بەوەی کە جاران دەگوترا هەرێمێک هەیە، ئەم هەرێمە جێگەی دڵخۆشی و دڵخوازی هەموو خەڵکی عێراق و بە شێوەیەکی گشتی هەم لە ڕووی دیموکراسی، هەم لە ڕووی ئەمنیەت، هەم لە ڕووی جۆرێک لە پێکەوە ژیان لە نێوان لایەنە سیاسیەکان. بەڵام بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخە ناخوازراوەی ناهەموارەی کە هاتە پێشەوە دەتوانین بڵێن پێناسەی هەرێمی کوردستان ئێستا لە شارعی عێراقی لە ناو لایەنە سیاسەکانی عێراق بە شێوەیەکی سلبیە وەک لەوەی پێشتر کە شێوەیەکی ئیجابی وەرگرت بوو. باشە، جاران هەر بۆ خۆتان دەتانوت کە ڕەنگە نوێنەرانی کورد بە پێی یاخود بە حکمی ژمارەیان وەکو پێویست نەتوانن کاریگەری دابنێن لە پرۆسەی سیاسی لە عێراقدا، کەواتە ئێستا خراپتر بووە بەهۆی ئەوەی کە ڕوودەدا؟ بێگومان بەداخەوە ینی ڕۆژ بە ڕۆژ پێگەی کورد لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی نەتەوەییش تەنانەت دەتوانین بڵێن لە عێراق لاواز دەبوو. بەشێکی پەیوەندی بەو کێشانە هەبوو کە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند هەیەبوو، بەشێکی پەیوەندی بە جوان ئەدانەکردنی سیاسەتی کوردی بوو لە بەرامبەر عێراق بە شێوەیەکی گشتی و نەبوونی استراتیژیەتی کوردی لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد کە بەردەوام من وەکو پەرلەمانتارێک ڕەخنەم لە عەقڵیەتە سیاسیە گرتووە کە ئیدارەی سیاسەتی کوردی پێکراوە لەگەڵ بەغدا. بەداخەوە ئەم جارە ئەوەشی هاتە سەر کە بمانەوە نەمانەوەی کاریگەری سربی لەسەر هەم یەکڕێزی لایەنە سیاسەکانی کورد لە بەغدا دەکا و هەم کاریگەری سربی لەسەر ناو و ناوبانگ و لە قەبارەی دیموکراسی و لە قەبارەی پێکەوە ژیانی لایەنە سیاسە کوردەکان دروست دەکاتن. بۆیە هەرچی زووە لایەنە سیاسەکان بە بڕوای من لە پێناوی ئەوەی کە چیدی کە ئێمە لە ناو پرۆسەی سیاسی عێراق تووشی شەرمەزاری نەبین، لایەنە سیاسەکان بە هەنگاوی گەورە بەهاوێژن و بیر بکەنەوە لەوەی کە چۆن ئەم قەیرانە تێپەڕێنن، چونکە جاران ئێمە لە هەرێمی کوردستان گلەییمان لە بەغدا دەکرد، دەمانگوت نوری مالیکی دەوێت بە زۆری زۆردار کورسەکەی خۆی بەرنادا، دەمانگوت عێراق گەندەڵی تێدایە، دەمانگوت عێراق پێکەوە نەژیانی تێدایە، کەچی بەداخەوە دوای هەموو ئەوانە ئێستا یعنی دەرکەوت عێراق بەو هەموو کەم و کوڕێ خۆی عێراق کە داعش زۆر زۆر لێی نزیکە، عێراق کە کەلتورێکی دیموکراسی نییە، ئێمە 24 ساڵە یعنی خاوەن کیانی سەر بەخۆی خۆمانین کەچی ئەوە فەرمو دیموکراسیەکەی ئێمە فەرمو ئەوە یاسای هەرێمی کوردستان، فەرمو ئەوە سەرۆکەکانی ئێمە ببین کە چۆن بە کورسیەکانیانەوە نووساون و کورسی بەرنادان، فەرمو ئەوە ببینن ئەوانەی کە شەرعیەتی گەلیان هەیە ڕێیان لێ دەگیرێ، فەرمون ببینن موچەی فەرمانبەرانی خەڵکی کوردستان ببینن، ژیان و کەسابەت و شێوەژیانی خەڵکی کوردستان ببینن، فەرمون خۆپیشاندانەکانی ئێمە ببینن، تەنانە دوای لێ هاتووە کە خۆپیشاندەریش زۆر جار ئاراستەی شێوازی دیموکراسیانەی ممارەسەکردنی دیموکراسیانەی خۆی لەبیر بکە. یعنی ئەوە کێ ڕەوای حەقە ینی خۆپیشاندەر بگاتەوەی کە بارەگای حەزبەکان بسووتێنی. ئەوە پەیوەندی بەوە هەیە کە بە جۆرێک هاوڵاتی کوردستان سەری لێ شێوێنراوە، ژیانی لێ تاڵ کراوە کە ناتوانێت شێوازی دەربڕینی داواکاریەکانی خۆشی پیشان بداتن. لەبەرەوە بە قەنەعاتی من دەبێ هەرچی زووە پێش لەوە بگرین کە چی دیکە ڕێگە نەدەین ناو و ناوبانجی کورد لەکەدار بکرێ و کورد زیاتر شەرمەزار بکرێت لەوەی هەیە. بەداخەوە ئێمە باسی دەوڵەتی کوردیمان دەکرد، ئێستا خەریکە دوو ئیدارەیە دروست دەکەین، باسی ئەوەمان دەکرد کە هەرێمی کوردستان نمونەیەکە و پێویستە ئەو نمونەیە بگوازرێتەوە بۆ عێراق و عێراق ئیستیفادەی لێ بکە کەچی یعنی ئێستا بووینەتە نمونەیەکی زۆر ناشیرن و زۆر خراپ لە بەرچاوی دنیا. چێ دەبێت ئاگای لەوە بێت و ئەو وێنەیە بپارێزەوەی کە تۆ دەڵێ دەبێت پیشانی دنیا و پیشانی بەغداشی بین، بەڵام ئەمە دەکەم بە پرسیاری پاش ئەم پرسیارم. ئێستا دەمەوێت بزانم هەوڵێکەیە پارتی دیموکراتی کوردستان یاخود فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق دەڵێت کە دەیانەوێت جێگری دووهەمی سەرۆکی پەرلەمان کە لە بزوتنەوەی گۆڕانە لا ببن لە پۆستەکەی. دەمەوێت ڕای فراکسیۆنی یەکێتی بزانم لەم بارەیەوە، قسەی ئێوە چییە؟
هەتا ئەم ساتەوەختە عێراقێکە سەرباری کەموکوڕەکانی خۆی بەڵام ئیجراعاتەکان و هەنگاوەکانی لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی دیموکراسیەت بەڕێوە دەچێت. لە عێراق شتێک هەیە بە ناوی پەرلەمان کە هێزی هەیە، لە عێراق شتێک هەیە بە ناوی ئەنجومەنی وەزیران هێزی هەیە، احترامی لێ دەگیرێ و بەرپرسان لە عێراق احترامی خەڵکو و لایەنە سیاسیەکان دەگرن بە پێچەوانەی ئەوەی کە زۆر جار ڕاگەیاندنی کوردی یان حزبێکی سیاسی کوردی دەیەوێت عێراق وا پیشانی هەرێمی کوردستان بدا کە عێراقێکە پڕە لە گەندەڵی، عێراقێکە یاسای تێدانە، عێراقێکە دیموکراسیەتی تێدانە. من کوردم و شانازی بە کوردبوونی خۆم دەکەم، بەڵام شانازیکردنم نابێ بەومانایە بێ ئەگەر کەمکوڕەکانی هەرێمی کوردستان هەبێت و چاپۆشی لێ بکەم. نابێت من بە زۆری زۆردار بمەوێ دیموکراسیەتی عێراق، یاساییبوونی عێراق و ئەو پێکەوە ژیانەی ناو پەرلەمانی عێراق، ئەو ئازادی ڕادەربڕنی کە لە ناو پەرلەمانی عێراقەیە بەداخەوە تا ئێستا لە ناو پەرلەمانی کوردستان لە تەسەڕوفاتەکانی سەرکردایەتی و سەرکردەکانی هەرێمی کوردستان نایبینین. یعنی ئەوە ڕەنگە من سەبارەت بە لە بەغدا، یعنی هەمیشە وتراوە ئەوەی کە لە بەغدا دەگوزارێ لە ناوەندە گوزارێ زۆر جیاوازە لەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێ. ئەوەی کە عەشیرەت باڵا دەستە لە بەغدادا و مەرجع یاسا نییە لەوێ، ئەوەندەی لەوێ پێشێلکاری یاسا دەگرێت و کوشتار هەیە لەوێ، هیچ کات بەراورد ناکرێت بە هەرێمی کوردستان. قسەکەی تۆ تۆزێک تازە بوو، یعنی هەر ئەوەم کرد بە پرسیار. سپاس دەکەم. من چەندی جاری ژووتومە ڕاگەاندکارەکان و کەناڵەکانی هەرێمی کوردستان پێشم گوتونە لەسەر حسابی خۆم داوەتیان دەکەم بێن جەلسەکانی ناو پەرلەمانی عێراق ببینن و پەیوەندی بەرپرسەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان ببینن و جۆری پێکەوەژیان و پێکەوە هەڵکردن لە گفتوگۆکان ببینن بۆ ئەوی بزانن کە چ دەگوزارێ لە عێراق. عێراق و عێراقە کاول و وێرانە نییە لە ڕووی پێکەوە هەڵکردن و پێکەوەژیان ئەوەی کە لە هەرێمی کوردستان وەسف دەکرێتن. ئێمە چەندین جار لە ناو پەرلەمانی عێراق دانیشتوینە گفتوگۆ کراوە بۆ ساوەشاندن هەبووە، شەڕ هەبووە، ململانەیە هەبووە، کەچی سەعاتێک دوای ئەوە ڕۆژی پاشتر هەموو لایەنە سیاسەکان پێکەوە دادەنیشن. یعنی سەرۆکی پەرلەمان مەکانەتی خۆی احترامی هەیە، لایەنە سیاسیەکان لە حەزبەکەی ئەو نینە دژایەتی دەکەن. ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێی لێ دەچیرێت داخلی هەرێمی کوردستان بێت، داخلی هەولێر بێت کە بارەگای پەرلەمانی کوردستان لە هەولێرە. ئەسڵەن نووری مالیچی کە بە یەکێک لە کەسە تونڕەوەکاندا دەمدرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە لە ماوەی 8 ساڵی حکومڕانی خۆیدا تەسەڕوفاتێکی وای نەکردووە کە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێتن. تا ئێستا بەو چاکسازیانە کردووە بەشێکی زۆر لە بەرژەوەندی بەرپرسەکاندا کە هیچ جۆرە ناکۆچێک لە نێوان حەیدەر عەبادی و پەرلەمان دروست نەبووە. باشە، وتت ڕاگەاندنکاران داوەتەکەم لەسەر حسابی خۆشت بۆی بێنەوە دۆخەی بەغدا ببینن، بەڵام ئێمە ڕەتی دەکەینەوە، بەڵام سپاسیش دەکەین چونکە ئێمە نووسنگێکی چالاکمان هەیە لە بەغداد. بەهەرحاڵ تۆ وەڵامی ئەو پرسیارەت نەدامەوە کە وتم هەڵوێستی ئێوە چی دەبێ وەکو فراکسیۆنی یەکێتی سەبارەت بە لابردنی یاخود هەوڵ بۆ لابردنی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان کە لە بزوتنەوەی گۆڕانە لەلایەن فراکسیۆنی پارتیەوە. من وەکو پێشەچێک ئەو قسانم کرد دەمویست وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە. پەرلەمانی عێراق بە ئیجراعاتی یاسایی و بە سیغەی یاسایی ئیشی خۆی دەکا. جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕاستە بە پێ ڕێککەوتن لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان و لایەنە سیاسیە کوردیەکان بووە، بەڵام بمانەوە نەمانەوێت بە دەنجی پەرلەمانتارانی عێراق بوویتە ئەندام جێگری سەرۆکی پەرلەمان و بە دەنجی پەرلەمانتارانی عێراق لە پۆستەکەی لا دەدرێ و دەبێت سەبەبێکی دیاریکراو هەبێت و ئایا پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت قەناعەت بە زۆرینەی پەرلەمانتارانی عێراق بهێنێت بۆ ئەوەی ئارام شێخ محەممەد لە پۆستەکەی خۆی لا بدایان نا؟ من پێم وایە پێشەوەی بگاتە ئەو زۆرینەیە وەکو ئەگەر بێوێ قەناعەت بە فراکسیۆنی یەکێتی بێنێت، قسەی ئێوە چی دەبێت ئەگەرم بابەتە بکاتە تەرحێک بۆ ئێوە؟ من باوەڕ ناکەم پارتی دیموکراتی کوردستان لە خۆی ڕاببینێ ئەم داواکاری لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکات، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لەم قۆناغە زۆر دژوار و ناسکەی کە ئێستا لایەنە سیاسیەکان و هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێت نابێتە تەرەفێک بۆ دژایەتیکردنی لایەنێک لەسەر حیسابی لایەنێکی دیکە.
ئێمە مەسئولیەتێکی گەورە و نیشتیمانیمان لە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵوێستەکانمان ڕوونە لە زمانی بەڕێز کاک مەلا بەختیارەوە ڕاگەیاندراوە کە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگەربەندی ناکە لەم هەلومەرجە ناسکە دەمانەوێت بە هەموو توانەکانی خۆمان و لایەنە سیاسەکانی دیکە و بە قەنەعەتی پارتی و بە قەنەعەتی بزوتنەوەی گۆڕان و کۆی لایەنە سیاسەکانی دیکە هەوڵ بدەین بارودۆخێک دروست بکەین کە ئەم بارودۆخە 2000 بە قازانجی لایەنەکان و خەڵکی کوردستان تەواو بێت. ئەگەر تۆوتت بڕواناکەن کە پارتی دموکراتی کوردستان داواکاریەکی لەو جۆرە بکات بەڵام ئەگەر ئەمە بۆ داواکاری بۆ فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق ئەو کات وەڵامتان چی دەبێ؟ ئەگەر من پێم وابێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەم تەکلیفەی لێکرا ئەو کاتی بە پێ ئەو ئەگەرە وەڵامی خۆی دەبێت بەڵام وەکو ڕایی شخصی خۆم کە ئەمە ڕایی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بە هیچ جۆرێک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جۆرە داوایە قبول ناکە چونکە ئەو جۆرە ململانەیە یا گواستنەوەی ململانەکانی هەرێمی کوردستان بۆ ناو بەغدا و پەرلەمانی بەغدا و بۆ ناو گۆڕەپانی سیاسی عێراق زیاتر پارتی دموکراتی کوردستان و ئەزمونونەکەمان و هەرێمی کوردستان ناشرینتر دەکات. باشە ئەگەر ئەوە بگوێزینەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان لە ناوخۆی هەرێمی کوردستاندا یەکێتی هەڵوێستی چۆن دەبێت لەسەرەوەی کە لە ئێستادا دەگوزارێت لە پایەوەی کە ڕادەگەیەنرێ و قسە دەکرێت چونکە دەوترێت هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ڕوون نییە بە دیاریکراوی ینی قسەی جیاواز دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری حکوومەتێک دەکات کە بزوتنەوەی گۆڕانی تێدا نەبێ؟ ئێمە نابێت جێبدەنە ئەو تیر و ژەهرانەیە کە بەردەوام ئاراستەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی واقعیە، حزبێکە لە ناو جەرگەی خەڵکی کوردستانەوە دروست بووە، دەزانێت ملەتەکەی چی دەوێت و دەزانێت چ سیاسەتێک پەیڕەو بکە 2000 بە قازانجی خەڵکی کوردستان تەواو دەبێت. بۆیە هەموو ئەوانەی کە دەگوترێت لێرە و لەوێ ناڕەسمین و ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ناحەزی خۆیە بێت بەردەوام یەکێتی بەشێک لە جەماوەری یەکێتی بەداخەوە حزبەکەیان کردوتە قوربانی ئەو جۆرە لە پروپاگەندە و دیعانەی کە بەردەوام لێرە و لەوێ لەسەر هەڵوێستی یەکێتی لەسەر سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان باسکراوە یان وتراوە بەڵام سیاسەتی ڕەسمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە یەکەم ئەو بارودۆخی ئێستا دروست بووە قابلی قبول نییە لە دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە دەبێت بە زووترین کات هەمومان هەوڵ بدەین کۆتایی پێبهێنرێ. دووەم ئەو هەڵوێستەی کە بەداخەوە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان بەرامبەر بە وەزیرە بەڕێزەکان ڕەفتار کرا کارێکی نایاسایی ناسیاسیە و پێویستە کۆتایی پێبهێنرێ و جارێکی دیکە زمانی گفتوگۆ و دیالۆگ بێتەوە ناومان و لە هەمان کاتیشدا ئێمە نابینە پاشکۆی نەبزوتنەوەی گۆڕان پاشکۆی پارتی دموکراتی کوردستان ئێمە حزبێکی گەورەین بە ژمارەی کورسی گەورەین وەکو پۆست گەورەین وەکو مێژوو گەورەین وەکو شەهیدەکانمان لە سەنگەرەکانی بەرگریکردن دژی داعش و لە بەرژەوەندی خەڵکی حزبێکی گەورەین یعنی ئێمە مافی ئەوەمان هەیە کە خۆمان سیاسەتی خۆمان دابڕێژین و چ شتێک لە قازانجی خەڵکی کوردستان بێ و پەیڕەوی بکەین بەڵام ئێمە حزبێکی واقع بینین قورسایی گۆڕان لە کوردستان دەبینین و قورسایی پارتی لە کوردستان دەبینین ئێمە دەبێ هاوسەرجی خۆمان ڕابگرین لەکوێ کە مکوڕیمان دی لێ بێدەنگ نەبین و لەکوێ کارێکی باشمان دی دەستخۆشی لێ بکەین. زۆر سوپاس بۆ نەوزات ڕەسوڵ ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی